لە درێژەی چالاکیەکان بۆ ناڕەزایی دژی لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر عەفرین ڕۆژی هەینی ژمارەیەک گەنج لە ڕێپێوانێکدا لە سلێمانیە و بەرەو هەولێر کەوتنە ڕێ بە مەبەستی گەشتنە شاری عەفرین، بەڵام لە بازگەی دێگەڵا پشێوی کەوتە نێوان ژمارەیەک لەو گەنجانە و هێزە ئەمنیەکان. جگەلەوەی کە گردێکیان گرتووە هەمویان داونەتە بەربەرد و دەیان گەنج سەری شکاوە بەبەرد و دواتر بە قۆناغەتفەن کەوتونەتە ناویان و دواتر کە زانیویان ئەم گەنجانە ناکشێنەوە و ئەیانەوێ بەردەوام بن بڕیاریان داوە بۆ کوشتن تەقەیان لێ بکەن و لە ئەنجامە 5 کەس بە فیشەک برینار بووە، کەسیانیان برینەکانیان خراپە، دوانیان کە ئێستا لەم نەخۆشخانەیە نەشتەرگەریان بۆ کراوە، یەکێکیان حەوزی شکاوە، یەکێکی تریان قاچی تەواو ورد بووە، پزیشکەکان ئەڵێن کە ئەبێ برینەکەی بەکراوەی بمێنێتەوە ئەگەری برینەوەی قاچی هەیە بەداخەوە. ئەوان ئەڵێن نەفەری ئەوان بە بەردیان بە شتێک بریندار ببێ، ئێوە خۆتان بچن بە کەناڵەکانی خۆتان و لە چاوی کامێرەکانی خۆتان و بریندارەکان ئێمە ببینن بەچی بریندار بوون، هەنی جێی فیشەک و بەرد شەو ڕۆژێکی فەرقە. لەناو گەنجانە دایگیان کەسوکاری ئێمە یا سێ فشەک بە قاچی وەکی ئێستا حالن لە ژوورە لە خەستخانە و باری تەندروستیشی تا ئەم دەقە ناجێگیرە. تەفگەری ئازادی پارتی دیموکراتی کوردستانی بە بەرپرسیار دەزانی، لە بەرامبەردا پارتی هەموو ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە گوایە ئەوان دژی خۆراگری عەفرین بن و ئەڵێت کە یەکەم گردبوونەوە بۆ پشگیری لە عەفرین لە شاری هەولێردا ڕێکخراوە. لەوێەوە خەڵک بە پێ ناگاتە عەفرین، 400 کەس بە چەک و بە ئوسوبێکی نامەدەنی و ناشارستانیانە بچێتە بازگەیەک و گوێ لە بڕیاری بازگەکە کە ئەمنیەتی وڵات و ئەمنیەتی سیستەمی لەسەرشانە گوێ لێ نەگرێت بە تاکید ڕەنگە هەندە ڕەتیعل بوو بێ. حاڵەتەکە جۆرێکە لە ئیستیفزازکردنی هێزە ئەمنیەکانی وڵات، نەک پشتگیری مەسەرەن بەشێکی کارا و بەشێکی دانەبڕاو لە کوردستان. ئەکرا مەسەلەن لێرەشەوە من ئەڵێم ئەگەر هەر کەسێک ئەوێ بچێت بۆ پشتگیری عەفرین و بڕوات وڵا لێرەوە ئێمە هاوکاری بۆکەین و کاراسانی بۆکەین و تۆمبیلشی بۆگرین بچێ بۆ ئەوێ مقاومەت و بەشداری مقاومەتی خەڵکەکان، نەک بەو شێوە ناشارستانیە کە تۆ بتەوێت سیمای ئاسایشی وڵات ناشرینکەی. لەم نێوەندەشدا کچێکی خەڵکی عەفرین کە لە سلێمانی نیشتەجێیە پەیامێکی بۆ هەردوو لا هەبوو. بۆ ئەم هەموو کردن دلێمە یەکە، جانێمە یەکە، ئەم هەموو ئەفرینن، ئەس ئەفرینم، هەوا ئەفرینە، تۆ ئەفرینە، لازمە گونەوە بۆ. بەرپرسی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی ئامادە نەبوو هیچ لێدوانێک بدات لەبەر ئەوەی کەیسەکە سیاسیە، بەڵام تەنها ئەوەی وت کە 5 برینداریان پێگەشتووە کە 3 دانەیان برینەکانیان سەخت بووە و شوێنی گولەیان پێوە بووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.